ئەمڕۆ کە 32مین ساڵ یادی کیمیابارانی دۆڵی خۆشناوەتی لە شێخوەسانان و بالیسان بوو. ئێمە بە نوێنەرایەتی جەنابی وەزیری کاروباری شەهیدان و ئەنفالکراوان هاتین بۆ مەراسیمەکە. دیارە مەراسیمە وەزارەتی ئێمە خۆمان پێوەستاین وەکو وەزارەت بۆ ڕێزلێنان لە گیانی پاکی ئەو شەهیدانە یاخود ئەو بەرکەوتانەی کە لێرە لە دۆڵی خۆشناوەتی کە ئەو دۆڵی کە پڕ لە خەبات و ماندووبوون و تێکۆشان لە پێناو دۆزی ڕەوای گەلی کوردستان. ئێمە هاتین لە ناو ئاپۆڕای جەماوەری سنوورەکە ڕێزمان لە شەهیدان، ڕێزمان لە گیان بەخۆکردوانی ئەوێ ڕۆژێ ناکە لە سەردەمی ڕژێمی دیکتاتۆری لە ناوچووکە بە چەشی قەدەغەکرا و ئەم سنوورەی بردومان کردووە. دیارە بۆ ئەم بابەتە چەپکە گوڵی ڕێز و وەفا لەسەر گەڵکۆی ئەم شەهیدانە دانرا. هیوادارم لە ئایندەدا ئێمە وەکو وەزارەتی کاروباری شەهیدان و ئەنفالکراوان بتوانین ئەوەی کە لە ڕابردوودا نەماتوانیەوە بکەین لە داهاتوودا شتی باشتر بکەین. خەڵکی ئێرە ئەو شەهیدانە بە کۆی گشتی شایستەی لەوە زیاترن. گەورەی کارەساتی ئێرە بۆ دەپێوین کە سنوورەکە سنوورێکی ئەو بەرتەسک بووە، بەڵام شەهیدانی زیاتر لە 250 شەهیدی داوە. ئەمە ڕێژەیەکی زۆرە بەو ڕێژە سنوورە بچووکەی کە هەیبووە.